چاوانی هاوکارم کەمڕۆ لەگەڵمانیە لە بەرنامەکە بازاری مریشک فرۆشانەیە، بازاری مریشک و ئەم بازاری مریشکە ناوی بازاری مریشکە لە بن تەنیشت جسری سەیداوە لە هەولێر ئەنواع پەلەوەری تێدایە لە مار و لە مەیمون و لە ئەنواع پشیلە و سەگ و مریشک و کۆتر و ئەنواع ئاژەڵ، یعنی جەوێکی زۆر خۆشیەیە کە دەچیتە ئەو بازارە پیاسەیەکی تیاکە یەک قاڵە قاڵ و هەرایەکە شت فرۆشتنە، دەنگی پەلەوەر دێت، دەنگی ئاژەڵی تر دێت. چاوان چۆتە ئەوێ بابەتێکی تایبەت بە نۆڕادیۆ ئامادە کردووە و قسەی لەگەڵ کاسبکارانی بازارە کردووە، با پێکەوە بینەری. سڵاوتان لەبێت. ئێرە مەیدانی مریشکانە لە هەولێر، یەکێکە لە بازارە ناودارەکانی هەولێر کە منەوانی کە ناوبانگیان بازاڕەیان نەبیست بێت. ئەم بازارە ڕۆژانە لە کاتژمێر 8 بەیانی تا ئێوارێکی دەرەنگ کراوەیە. هەموو جۆرە ئاژەڵێکی ماڵی تێدا دەفرۆشرێت، بێجگەلەوە جۆرەها باڵندەی ڕەنگاوڕەنگ و جیاوازی تێدا دەفرۆشێت. ئەو کەسانی کە حەز بەوە دەکەن ئاژەڵی ماڵی بەخێو بکەن دێن لێرە ئاژەڵەکانیان دەکڕن، یانەوانەی دەیانەوێت باڵندە ڕابگرن، ئەوانیش بە هەمان شێوە دێنە ئەم بازارە، لەم بازارە باڵندە و ئاژەڵی دڵخوازی خۆیان دەکڕن. ماما ئەم بازارە لە کەیەوە کراوەتەوە، چۆنە، کەی دروست بوو، زانیاریت هەیە؟ ئەوە لە یەکی شەشەوە دروست بووە. یەکی شەشی 2000. بەێ خەڵک ڕۆژانە چۆن سەردانی ئێراکەنەوانی کێن بۆ ئێرەکێن؟ والله هەموو کەسێک دێت ئێرەکان، هەموو کەس دۆ سەفەر وەزعی خۆی دێتن، وەختەکە دێرە دەباتە سەرێ و ئەوە دەکاتن. باشە، ئاژەڵی گرانبەهای لێیە، باڵندەی گرانبەهای لێیە لێرە؟ ئادێتی بەس جومعان زیاتر جومعان لێتی. ڕۆژانی ئاسایی خەڵک دێتە ئێرە دێتن، بەس ئێستا گەرمایە، زۆر عالم لە بە گەرمای قسەکەوەیە، هەتا فێنێک دانێتن ئەوە نابێ، قەرەبارم نابێت. گرانترین باڵندە لێرە هەبێت چییە؟ نرخەکەی چەنە تۆ ئەزانی؟ بەنسبەت تەیر و تارەکان شێر هەیە، بەبەغا هەیە، ئەنواعی هەیە، 20 وەرەقەیە، 30 وەرەقەیە، کۆتر هەیە بە دەفتەریە، هەیە بە 2 دەفتەریە. ڕامجۆکەی کەبینم ڕام نافەسە دەکەن. نافەسە مەکە، وەڵا ڕۆژتۆمارێکی کارم نافەسە مەکە. وەی من زۆر باشم هەتا ئەوە نێتە سەرەوە، بەس بێتە سەرەوە وەزع باش نییە. ئای ئەویش زەر دێنە. تازە خێر بوو. هەرە تو مارە تێ دیارە. ئەتو شەیتت؟ یارمینە مارمان نییە، وەرە. ئاخر نەکەنە شەڕ. عاقت نەبێت تو. باش، ئەو شەڕەکەن مار؟ بەخوای هەندێک جار باشە. ئەوە نرخیان چەنە؟ ئەوە 15 وەرەقەیە قلیش. بەخێوکردنی قورس نییە؟ نا، کاریە هیچ مشکلەی نییە. باشە چیان دەدێ بخۆن؟ ئەم گۆشتان دەنە، گۆشت خۆرن. ئەی گۆشتە خۆن بۆ ئاوا کردوتە ملی من. قەی ناخۆ، تو ناخۆ ئەوە. ئەوە بەس گۆشتی خۆی هەیە، تایبەتی خۆی. باشە. دیارە تو گۆشتی ناخۆ، مش گۆشتی دەخۆم. باشە. وەرە ئێرە وەرە هەر مەترسێ. دەبرا ئەوە دێ بۆ لای ئەمە کاکە ئەمە. مەترسێ. ئێ. من دەرێم مەترسێت تەواو. ئەگەنا نادەمە دەستت. وەنیا؟ ئەمانە چ جۆرە مارێکن؟ بەخوا ئەوەنە ڕۆتونە ئەوی لاو ڕفادین خارجینەوەنە. باشە. ئەی خۆمان. چەند جۆر مارت هەیە؟ بەخوای سەعالێن لەوانەیە 4 جۆرم هەیە. ئی خۆمانەش مێ، ڕستەکە خۆمانەیە. ئەی باشە چۆن پێوە نادەن ئەوانە؟ پێوە نادەن ئەوانە، سامیان نییە، وە زیینەیە، بەس زۆر جوانیە. پێوە نادەن ئاواتر چ ناکەن، قوڕ بەسەرم. یارە پێوە نادەوانە. بەناو بازارەکەیە گەڕاین، شتی زۆر جوان و سەرنجڕاکێشمان بینی. منداڵ گەورە بچوو بژن پیاوبەیەکەوە سەردانی بازارەکەکەن. شتێک لەوانەیە کە زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەوەیە کە باز لەوە ئاکرێت کۆمەڵێک کەس کە سەردانی ئەم بازارە دەکەن تەنها ئەوە نیە بێن سەیری ئاژەڵ بکەن، یاخود ئاژەڵەکان یان باڵندەکان بکڕن و لە ماڵەوە دیستان بیخەنەوە ناو قەفەس و بەخێویکەن. کۆمەڵێک کەس سەردانی ئەم بازارەکەن، باڵندەکڕن، لە دوای ئەوەی کە باڵندەکانەکڕن دووبارە باڵندەکان ئازادەکەنەوە. ئەمەش مەیدانی مریشکانی هەولێر. بەڕاستی بازارێکی خۆشە، ئەوانەی کە خولیای بینی نییە و ئاژەڵ و باڵندانیان هەیە دەتوانن تایبەت ڕۆژی کە هەینی سەردانی بکەی زۆر خۆشترە. من خۆم جاروبار دەچمە ئەو بازارە.